الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح ترغيب دا هاتوا في غمر عزيز وخوشوي اسمه صلى الله عليه وسلم هاني أو كسانا أداك خريكي كسابة بازرگاری دەکەن کەسابەت دەکەن بازرگان مەبەست پێی کەسە گەورەکان نییە بە تەنیا دەوڵەمەندە گەورەکان ئەوەی دوکاندارە ئەوەی کەسابەت دەکات ئیش و کار دەکات لە بازاردا دەفەرمی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم التاجر الأمين الصدوق المسلم مع النبيين والصديقين والشهداء يوم القيامة ئەو کەسەی بازرگانی بکە و کەسابەت بکە دوکانداری بکە ئیش و کار بکە ئەم مەرجانی تیابێ ئەلئەمین یەکەم جێگەی متمانە بێ واتە سیقەی هەبێ خاوەن سیقە بێ ئەمە تۆزێک کەمە دەوڕێی شتێک دەکری لە شوێنێک تەماشا دەکەی کەسەکە متمانە پێکراو نییە بەداخەوە ئەسەدوق کەسەکە ڕازگۆ بێ کەسێکی پاک و ڕازگۆ بێ واتە کەسێکی متمانە پێکراو بێ ئەو کەسەی کەسابەت بکە و دوکانداری و کەسابەت و بازرگانی بکە ڕازگۆ بێ دەست پاک و ئەمین بێ خیانەت و درۆ و فڕوفێڵ نەکە بە چاو ئیشارەت نەکە بۆ کەسێ داوای پارەی لێ بکە فێڵ و فڕ لە ئیشەکەیدا نەکە لە ڕۆژی قیامەتە مادەم موسڵمانە مع النبيين والصديقين والشهداء يوم القيامة لروجي قيامتها لقل كي حشر كريه لقل بيغمبران سلامي خوان نسر بيه لقل رازقويان وكو إمامي أبو بكر رضاي خوالي بيه هاو الشيوي أوان ولروجي قيامتها لقل شهيد كان حشر دكريه أقل بيت خوشة لروجي قيامتها لقل خوشة بيستاني خوادا بي بيقمان أمان الله همو كسي برسترن سلامي خوان نسر بيه بيغمبران سلامي خوان نسر بيه ئەو پیاوەی ئەو کەسەی کەسابەتەکە ئیش و کار دەکات دوکانداری و بازرگانی دەکات و مارکێتی هەیە ڕازگۆ و دەستپاک و ئەمینە فڕوفێڵ و درۆ و غەش و خیانەتی لا نییە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ 124,000 پێغەمبەر حەشرەکرێ سەلامی خوایان لەسەر بێ لەگەڵ ڕازگۆیان و لەگەڵ شەهیدەکانە کە لە پێناو خوادا خوێنیان ڕژاوە حەشر دەکرێت لەگەڵ ئەوانە دەبیت معە واتە لەگەڵ ئەواندا دەبیت کەواتە ئەمە لە دەست خۆت مەدە ڕازگۆ بە دەست پاک بە مەڵێ فێڵ نەکەی بەخوا ئیشەکەت ناڕوە درۆ نەکەی ئیشەکەت ناڕوە ئەگەر وا بکەی ئیشەکەی قیامەتە ناڕوە ئەوە بزانە درۆ فڕۆ فێڵ بکەی ئیشی قیامەت تەوەستەیە کە خۆشبەختی و بەهەشتە ڕازگۆ بە لە حەدیثێکی صحیح تەرغیبدا هاتووە بۆ کەسانی کە مردوو دەشۆرن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک مردوویەک بشۆرێ و ئەوەشی کە عیب و عاری هەبوو مردووەکە بیشارێتەوە واتە عیب و عارەکانی باس نەکە لاشەی وابوو چای وابوو ئیتر حەزەکەی با لای خێزانی خۆی باسی کە گرنگەوەی باسی کرد تەواو لای برادەرێکی خۆی باسی کە ئەو کاتە نا بەڵام ئەگەر کەسێک مردوویەکی شۆرد عیب و عارەکانی شاردەوە بە هیچ کەسێکی نەوت خوای گەورە 40 جار لێی خۆشە بێت 40 جار غفر الله له 40 مرة خوای گەورە 40 جار لەو کەسە خۆشە بێت نەک جارێکی 40 جار ودەفەرمێ ومن كفن ميتا كساه الله من السندس واستبرق الجنة بەکەمی مەزانە چی تۆ بێ خامەکڕی و لە شوێنێکا داینێ مردووی پێکەف نەکرێ بەکەمی مەزانە هەر کەسێک تەنها یەک مردوویە کفن بکە واتە کفنکردنی مردوویەک بگرێتە ئەستۆی خۆی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە جلوبەرگ و حەریر و ئاوریشمی بەهەشت دەکاتە بەری مادەم بەهۆی تۆ مردوویەک کفنی بۆ دابین کراوە خوای گەورە لە بەرامبەری ئەوەدا لە پاداشتی ئەوەدا بە ئیزنی خوای گەورە لە ئاوریشم و جلوبەرگی بەهەشتەکان ئەکا بەبەری تۆدا لە قیامەت ئەگەر تۆ چەند تۆپێ بکڕی بەشی دەیەها مردوو دابین بکەی بۆیە بەکەمی مەزانە ئەگەر 2 مەتر 3 مەتر 10 مەتر تۆپێک خام دەکڕی لە مزگەوتێکا داینی لە شوێن مردوو شۆرێکە بەکەمی مەزانە چونکە هۆکارێکە بۆی کە خوای گەورە جلوبەرگی ئەهلی بەهەشتت لەبەرکات والله لە ڕۆژی قیامەتە بە چاوی خۆت دەبینی جلوبەرگی بەهەشتی و ئاوریشمی حەریری ئەسڵی بەهەشتی لەبەرت ئەکرێ
لە بەرامبەر ئەوەی کە لە دنیادا چەند مەترێک خامت کڕیوە بە مردوویەک. ئەمانە حەدیثی خۆشن، بەڕاستی مزگەێنی زۆر خۆشی تایە بۆ ئێمە. دەبێ خەمی ئەومان نەبێ بووکو زاوەکەمان چۆن بژێنین، کوڕەکانمان چۆن بژێنین، کچەکانمان، خەمی قیامەتی خۆشمان بێت. لە ساڵێکە هەرچ نەبێ دۆسێ تۆ بکڕە بە ئیزنی خوا، بی بۆ مزگەوتەکان کە مردوو تیا شۆرەرێ بە ئیزنی خوا ئەم پاداشە گەورە دەستەکەوێت. خاڵەتر کاتێککە مردوویەک دەمرێ قەبرێکی بۆ هەڵدەکەنی، بەشداری دەکەی لە هەڵکەندنی گۆڕێکدا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ومن حفر لميت قبرا فأجنه فيه أجري له من الأجر كأجر مسكن أسكنه إلى يوم القيامة. کاتێک کە تۆ گۆڕێک هەڵدەکەنی، بەشداری دەکەی لە هەڵکەندنی گۆڕێکدا، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم پاداشتی چی هەیە؟ ئێستا لە دنیادا کەسێکە بینی کرێ چییە؟ داماوە، ئەحتیاجە، هیچی نییە، ئەچی خانوویەکی بۆ کڕی، چەندی خێرە دەستەکەوێ. دە تۆش لە ڕۆژی قیامەتە ئەو مردووە کە تۆ قەبرەکەت بۆ هەڵکەندووە، یاخود کەسێکە چێ خوا پاداشتی خێر بێت و حەفارەیەک دەکڕێ بۆی خەڵکی گۆڕی پێڵکەن، یا بەشداری دەکات لەو کڕینی ئەوەدا، یا هەڵی دەکەنێت. وەکو وایە کە تۆ کەسێکت کە بێتە ناو خانوویەکەوە هەتا ڕۆژی قیامەتی ئایبێت. حساب کە ئەو مردووە لە خانووی تۆدایە، لە ناو گۆڕەکەدا، حساب کە شوێنی تۆیە، ئەگەر عەرزەکەشی تۆ نەبێ. کەواتە بە کەمی مەزانە کاتێککە بەشداری دەکەی لە ئەوەی کە مردوویەک دەنێژیت. بۆیە ئینشاءڵڵا با بە خۆمان دابچینەوە لەو کەسانە لەبین کە لوتمان بەرز بێ، هەڵدین خزمەتکاری زیندوو مردوو ببنە ئیزنی خوای گەورە. لە حەدیثێکی صحیح تەرغیبدا هاتووە پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بنەماڵە و عەشرەتی قوداعە بوو. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پیاوێک هاتووە پرسیارەکە لە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم، ئەگەر من شایەتی بدەم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوەی هیچ خوایەک نییە، زاتێک نییە شایستەی پەرستن بێ ئیلا زاتی ئەڵڵا نەبێ، ئەگەر من ئەم شایەتیە بدەم و شایەتیش بدەم کە محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، تۆ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، جوان گوێ بگرین، ئەگەر شایەتی بدەم هیچ خوایەک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا زاتی ئەڵڵا نەبێ، و شایەتی بدەم کە تۆ محەممەد و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، و نوێژە فەرزەکان بکەم هەر پێنج نوێژەکە، نەک چوار، هەر پێنجەکەی بکەم، و مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بم، و تەراویح بکەم، و زەکاتی ماڵەکەم دەربکەم، ئایا پاداشتی من چییە؟ ئەگەر ئەم شتانە بکەم، پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: من مات على هذا كان من الصديقين والشهداء. هەر کەسێک لەسەر ئەمە بمرێت ئەو لە ڕۆژی قیامەتە لەو کەسانە هەژمار دەکرێ و حساب دەکرێت کە ڕازگۆن، کە لە دوای پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ بەرزترین پلەیان هەیە، و لە کەسانە حساب دەکرێت کە شەهیدن. واتە ئەگەر لەسەر جێگای خۆت بمریت، مادەم نوێژەکان بکەی، شایەتمان بهێنی، و ڕۆژوو بگری، تەراویح بکەی، زەکاتی ماڵەکەت دەرکەی ئەگەر زەکاتت هەبوو، بە ئیزنی خوا تۆ لە ڕۆژی قیامەتە دەفەرمێ كان من الصديقين والشهداء، لە ڕۆژی قیامەتە لەگەڵ تۆ لە ڕازگۆکان حسابەکرێی و لە شەهیدەکان حساب دەکرێی. و لە ڕیواتەکەی تدا کە صحیحە فەرمووی هەر کەسێ لەسەر ئەمە بمرێ، لەسەری بمرێ، من مات على هذا كان مع النبيين والصديقين والشهداء يوم القيامة ما لم يعق والديه. سبحان الله. هەر کەسێ لەسەر ئەم عیبادەتانە بمرێ لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەرانە حەشر دەکرێت، سەلامی خوایان لەسەر بێ، لەگەڵ ڕازگۆکانە حەشر دەکرێ، لەگەڵ شەهیدەکانە حەشر دەکرێ، بەو مەرجەی ئازاری دایک و باوکی نەدات. واتە ئازاردانی دایک و باوک هەندێک جار لە خۆشیەکانی قیامەت زۆر جار مەحرومت دەکات. بەو مەرجە شایەتمانەکەت، نوێژت، ڕۆژت، تەراویحت، زەکات دانت، هەمووی هۆکارێکە بۆی کە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ خۆشەویستانی خوادا حەشر بکری، سەلامی خوایان لەسەر بێ، بەڵام بەو مەرجەی ئازاری دایک و باوکت نەدەی. ئەگەر ئازارتدا بە تەمای ئەوە مەبە، وامەکە کە دایک و باوکت
بەهۆی تۆوە ئازار بچێژن. یەکێک لەم خەتیبانەی کە لەم سەردەمەدا مرد عەبدولحەمید کوشک ڕەحمەتی خوا لێبێ ناویمان بیستووە زۆر بەمان. خەتیبێکی میسری بوو زۆر بەتوانا بوو لە وتارداندا ڕەحمەتی خوای لێبێ لە سەجدا مرد. تەمەن نابینا بوو لە تەمەنی گەنجێتیە لە هەرزەکاریە خوای گەورە چاوەکانی لێسەندەوە. ئەڵێ باوکم لە سەرە مەرگا بوو دەستی کرد بە گریان زۆر گریا. وتم باوەگیان بۆچی دەگریت؟ وتی ڕۆڵێکیان خۆزگایە من بمردمایە تۆ چاوت هەبوایە. حەزمە کرد کاتێک دەمرم تۆ چاو ساغ بوویتایە. بەڵام تقریبا لە تەمەنی 17 ساڵیە خوای گەورە چاوەکانی لێسەندەوە. تە سەیری ئینسانی کە لەگەڵ دایک و باوکە چاک بێ چۆن دەبێت؟ خۆزگای ڕۆڵەگیان من کاتێک کە دەمردم تۆ چاوەکانە ساغ بووایە من خەفەت لەوە ئەخۆم کە دەمرم و تۆ چاوت لە دەست داوە نابینای. ئەویش فەرمی باوەگیان خەفەت مەخۆ بەڵکو بەهۆی ئەم موسیبەتەی منەوە کە بەسەر تۆدا هاتوو بەسەر منیش هاتووە. ئینسان کە منداڵەکەی نوقسان بێ و کەم ئەندام بێ نابینابێ بێگومان باوکو دایک خەفەت زۆر دەخوا. باوەگیان خەفەت مەخۆ بەڵکو بەهۆی ئەم بەڵایی منەوە کە تۆ خەفەتی پێدەخۆی خوای گەورە لە گوناهەکانت خۆش بێ بەڵکو بەهۆی منەوە خوا لە تۆ خۆش بێت. ئەمە ئازار نەدانی دایک و باوک. ڕێزی دایک و باوکتان بگرن هەتا ماون هەتا لە ژیاندان ڕۆژێکە بێ ئاواتە خوازی چرکەی بیبینی بەخوا نایبینیت لە ناو دنیادا ناتوانێ بیبینی. کەواتە ئازاردانی دایک و باوک زۆر ترسناکە. مەحرومت دەکات لەوەی لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان حەشر بکرێی. کەواتە ئاگاداری خۆت بە. لە حەدیثێکی صحیحدا هاتووە لە صحیح مسلمدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ما من ميت تصلي عليه أمة من المسلمين يبلغون 100 كلهم يشفعون له إلا شفعوا فيه. هر مسلمانێک بمرێت 100 نەفەر نوێژی لەسەر بکات هەموویان داوای لێخۆشبوون لە خوای گەورە بکەن خوایە لەم بەندەیەت خۆش بە ئیلا خوای گەورە دەیان کاتە تکاکار و شەفاعەتکار تکا و شەفاعەتیان قبول دەکا و لەو مردوو خۆش دەبێت کە 100 نەفەر نوێژی لەسەری کردو. ئەگەر زیاتر بێ الحەمدوللا باشتر و چاکتر و جێگەی دڵخۆشیە زیاتر. بۆیە نوێژکردن لەسەر مردوو عرف و عادەت نییە عیبادەتێکی گەورەیە هۆکارێکە بۆی خوای گەورە پاداشتێک گەورە تووشی تۆ بکە دەستت بکەوێ بەقەت شاخێک خێر و چاکە دەستکەوێ و هۆکارێکە بۆی کە خوای گەورە لە مردوەکەیش خۆش بێت. ئەوە ئیسفادی بە مردوو هەیە نەک تەعزیێدانن نەک فاتیحە بچی لە قسەر قەبرەکەی بخوێنی دوعای خێری بۆ بکە دوعای خێر. لەم چەند جومعە تایبەت باسی دوعای خێرمان کرد بۆ مردوو. دوعای خێر بۆ مردوو زۆر گرنگە. لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم باسی و کەسانەمان بۆ دەکا حەج و عومرە دەکەن دەچن بۆ حەج یا بۆ عومرە دەفەرمێ ما أهل مهل قط إلا بشر ولا كبر مكبر قط إلا بشر قيل يا رسول الله صلى الله عليه وسلم بالجنة قال نعم. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەم زیکرە بڵێ لا إله إلا الله والله أكبر لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة كۆتایەکی ئەمە دەگرێتەوە و ئەو کەسەیشی بڵێ لا إله إلا الله الله أكبر هەر شمولی دەکات. هەر کەسێک بیڵێ ئیلا مزگێنی پێدرێ وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بەهەشت فەرمووی بەڵێ بە بەهەشت لبيك اللهم لبيك دەکەی یاخود دەڵێی لا إله إلا الله والله أكبر مزگێنی بەهەشتت پێدەدرێ. ئەمە زۆر گەورەیە لە بیری مەکەن ئینشاءالله هەموو کاتێ بڵێن لا إله إلا الله والله أكبر لا إله إلا الله والله أكبر ئاسانە هۆکارێکە بۆی کە مزگێنی بەهەشتت پێ بدرێ بە ئیزنی خوا. لە حەدیثێکی صحیح مسلمدا هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما من رجل مسلم يموت فيقوم على جنازته 40 رجلا لا يشركون بالله شيئا إلا شفعهم الله فيه. هەر کەسێک بمرێت 40 نەفەر نوێژی لەسەر بکەن بەڵام ئەو 40 نەفەرە لەو کەسانە بن شەریکیان بەخوا بڕیان نەدابێ خوا بە تاک و تەنها بپەرستن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم
ئەو کەسانە تکاو شەفاعەت بۆ ئەو مردووە بکەن ئیلا خوای گەورە دەیان کاتە تکاو شەفاعەتکار بۆ ئەو مردووە. کەواتە کاتێک کە تۆ لەسەر مردوویەک نوێژ دەکەی 40 نەفەر بێ یا 100 نەفەر بێ یاخود زیاتر بێ بەدڵ دوعای خێر بۆ مردووەکە بکەن، چونکە خوای گەورە تکاو شەفاعەت و دوعا و پاڕانەوەی ئێوە قبول دەکا بۆ ئەو مردووە. کاتێ دەڵێن خوایە لە مردووە خۆش بە، خوای گەورە لی خۆش دەبێ. کاتێ دەڵێن خوایە بیخە بەهەشتەوە، خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە. کاتێ دەڵێن خوایە لە ئاگری دۆزەخ بیپارێزە، خوای گەورە دەیپارێزێ. کاتێک کە ئێوە دوعا دەکەن خوا زمانی فەسیحکا و قەبرەکەی فراوان کاتەوە، خوا دوعا و پاڕانەوە و تکاو شەفاعەتی ئەوە قبول دەکات. بەکەمی مەزانن دوعای خێر بۆ مردوەکان بکەن، بەردەوام لە بیریان مەکەن. هەموو نوێژێک، هەموو جارێک، هەموو فەرزێک، هەموو سونەتێکە نوێژ دەکەن لە سەجدەکانە بیرتان نەچێ بڵێن ڕەبی غفیر لی وەلیوالیدەیە، خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بە. قەت بیرتان نەچێ دوعای خێر بۆ دایک و باوکتان بکەن، قەت لە بیرتان نەچێ. بەردەوام بڵێن ڕەبی غفیر لی وەلیوالیدەیە، خوایە لە دایک و باوکم خۆش بە. زیندون یا مردوون لە بیریان نەکەن قەت. ئەگەر وەفاتان هەبێ لە بیریان ناکەن. وەڵڵاهی ئەوەی دایک و باوکی لە بیر کات لە نوێژەکاندا لە سەجدەکانە وەڵڵا کەسێکی بێوەفایە، دایک و باوکی لەبیر نەبێ. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە ئێمە کە دەڵین تەعزیە دوو جۆر تەعزیەمانەیە. جۆرە تەعزیەکمانەیە ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی کۆ دەبێتەوە بۆی لە شوێنێکە لە تەعزیەخانەیەکە لە شوێنە قەرەباڵغا گشتی کۆ بێتەوە، ئەمە بەپێی حەدیث حرامە. سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمون ئێمە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم، لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم کۆبوونەوەی خەڵکی کە سوکاری مردوو لە شوێنێکدا کۆ ببنەوە، ئێمە و دوایەوە خواردن دروستکردن دوای دفنی، دوای شاردنەوەی مردووەکە خواردن دروستەکرێ و ئەخورێ. ئەوەی ئەهلی تەعزیە دەیخۆن. باسی ئەو کەسان ناکەم کەسێکی زۆر نزیکی مردووەکەیە، باسی ئامۆزا و پورزا و دوورەکان نەکەم. کەسا کار خزمیشی نییە چێ لەوێ نانەخوات لە تەعزیەکە. ئەو سەحابە جەریری کوڕی عەبدوڵڵا ڕەزای خوا لێبێ دەفەرمێ ئێمە سەحابە دووشتمان بە تاوانی گەورە ئاسانی. کۆبوونەوەی خەڵکی بە ئیجتیماعێکی گەورە دروستە بێ، کۆبوونەوەیکی گەورە لە دوای مردووەکە دەشاررێتەوە ئەوە و دوایەوە دروستکردنی خواردن بۆ کەسانی کە کۆبوونەتەوە. ئەفەرمی لای ئێمە حکمی ئەو مەسەلە چی بوو؟ ئەو کۆبوونەوە ئەو نان خواردنی دوای دفنەکە. ئەفەرمی ئێمە حکمی ئەوە، لای ئێمە حکمی ئەوە بوو کە ئافرەتێک شیوەن و واوەیرا دەکا و لە خۆیەدا دەم و چاوی خۆی ڕنیە، قژی خۆی ڕنیە، سنگی خۆی ڕنیە. ئەمە حکمی بەپێی حەدیث تاوانی گەورەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر ئافرەتێ بەو شێوە بمرێ خوای قەت جەهەنەمە. جا سەحابەکان ئەفەرمون ئەم تەعزیە کە ئەمڕۆ هەیە کە ئەمڕۆ کەسە پیا بووە، ئەفەرمون ئێمە بە شیوەن و واوەیلامان حسابە کرد. واتە کە تێ ئەڕۆی حساب کە تۆ تاوانی تۆ تاوانی ئەو ئافرەتێک کە شیوەن و واوەیلا دەکات. ئەمە قسەی خۆم نیە، قسەی سەحابەیە. کێش ڕەت دەداتم بخۆی ڕەت بداتەوە، بەس بە حەدیث ڕەتم داتەوە، نەک بە عەقڵ، نەک بە عورف و عادەتی عەشایری، بە قورئان و حەدیث ڕەتم دەرەوە. دووەم جۆر تەعزیە واتە سەرخۆشی. سەرخۆشیە کە قەڵەباڵغی نییە، تۆ دەچی کابرا لە شوێنێکا دەبینی سەرخۆشی لێ دەکەی، یا چۆڵ بۆ دەچی ماڵیان سەرخۆشی لێ دەکەی، ئەمان کێشەیان نییە هەتا حەدێ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم یاخود بە تەلەفۆنێک سەرخۆشی لە کەسێک کە دەکەی کەسێکی مردووە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم حەدیثە صحیحەکە کە لە صحیح تەرغیب هاتووە، دەفەرمێ ما من مؤمن يعزي أخاه بمصيبة إلا كساه الله من حلل الكرامة يوم القيامة. هر کەسێک سەرخۆشی لە مردوویەک بکە، بەڵام سەرخۆشیەکی کە شەرعی بێ، بەخوا شمولی تۆ ناکە لە تەعزیەکە سەرخۆشیەکی. چونکە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک سەرخۆشی بکات، بەڵام سەرخۆشیەکە ئەبێ بەپێی سونەت بێ، بەپێی ئەوە بێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن سەرخۆشی کردووە ئاوا سەرخۆشی بکەی. هەر کەسێک سەرخۆشی لە کەسێک بکا کە کەسێکی مردووە، ئیلا خوای گەورە جلوبەرگی ڕێز و حورمەت ئەکاتە بەری ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەت. جلوبەرگی ڕێز و حورمەت پێیت ئەوترێ فڵان کەس ئەم جلوبەرگەی تۆ جلوبەرگی ڕێز و حورمەتە کە لەبەرت دەکرێت. چونکە لە دنیادا سەرخۆشی دە موسڵمانێک کرد کەسێکی لەدەستدا بوو، بۆیە سەرخۆشی دروستە، بەڵام بەم شێوەی کە باسماکن نەک ئەو شێوەی کە بچتە ناو تەعزیەخانە و فاتیحا بخوێنی بۆ مردوو، ئەمانە لە دینی خوادا نییە. و ئەو کەسانشی کە ئەهلی تەعزیەن زۆربەیان بەخوا بێزار بوونە لەو مەسەلە، هیچیشی بۆ خوا نییە، بەخوا نەڕۆ حەیامەچێ نەهاتۆ بە تەعزیەکەم، بەخوا ناچم بە تەعزیەکەی. قسەی کوردەواری ئەڵێ شین و شایی دەستەوایی،
هات بۆ شایەکەم ئەچم بۆ شایەکەی، هات بۆ تەعزیەکەم ئەچم، نایم تەواو هیچی بۆ خوا نێبڵێ بۆ خوا ئەچم، بۆ خوا ئەچی بڕۆ بۆ مزگەوت نوێژکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە بۆمان باس دەکات. جا پێشەوەی بڕۆین سەر ئەو حەدیثە خاڵێکی حەزەکەم باسی کەم، لەوانەیە زۆربەتان تا ئێستا شتتان نەزانی بێ. کاتێک کە کەسێک لە ئێمە هەواڵێکی خۆشی بۆ دێ چیەکەین؟ زۆر جار ئاواکەین، ئەی لەخوا بەزیاد ئەلحەمدوللا ئەوە بینی ئاوا ناکەین، زۆر جار ئاواکەین بۆ هەواڵی خۆش، ئەلحەمدوللا لەخوا بەزیاد ژن ئەیا پیاوە ئاوا ئەکا، تۆش لە تەعزیەکە ئەڕۆی فاتحە خوێنی ئاوایەکی ئەلحەمدوللا، ئەمە هەشتێکی جوان نییە، ئاگادار بە. ئەمە یعنی چی؟ یعنی پێم خۆشە مرد، ئەو بۆ خۆشی بەکاردێ، ئاگادار بە. لەم حەدیثە صحیح جامع صغیرە هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من كظم غيظا وهو قادر على أن ينفذه دعاه الله على رؤوس الخلائق يوم القيامة حتى يخيره من أي الحور شاء. هەر کەسێک ڕق و کینەی خۆی بخواتەوە بەرامبەر بە کەسێک، زوڵمت لێەکە، جوێنت پێدا، سوکایەتیت پێکە، قسەی ناخۆشت پێ دەڵێ، هەڵی بەرامبەرت کردووە، بێڕێزی بەرامبەرت کردووە، ڕق و کینەی خۆت ئەخۆیتەوە و دەری نابڕی، پاداشتەکەی تۆ چییە؟ لەبەر خاتری خوا قسە ناکەی، ئەگینا زمانت هەیە. وا نەزانی کابرا ڕیشێکی دانا و ڕووی کردە مزگەوت، ئیتر ئاگای لە هیچ نیو هیچ نازانێ، بەخوا لەخوا نەترسێ دەی وەک تۆ خەڵەتێنێ، ناوێ درۆ بکە، ناوێ فڕۆفێڵ کە، ناوێ خەش بکە، وا نەزانی گێژە، گێژ نییە، بەس ئینسان کە لە خوا ترسا زۆر جا شتی پێ ناکرێ. قابیل وتی هابیل ئەتکوژم، دووکڕەکەی ئادەم سەلامی خوای لەسەر بێ، وتی براکەم بەخوا دەستیشم بۆ درێژکەی، بەخوا دەست بۆ درێژ ناکەم، ناتکوژم، چونکە من لە خوا ترسم. ئەوە نەبێت لێت بترسم، لە خوا ترسم، نامێ قەتڵ بکەم، نامێ خەڵکی بکوژم. بۆیە مەرج نییە کەسێ ڕووی لە مزگەوت کرد ئیتر وا بزانێ ئەمە ئاگای لە دنیای ڕۆشن نییە، نا وەڵڵا ئاگای لێیەتی، بەڵام لە خوا دەترسێت، ناوێت فرۆفێڵ و غەش و خیانەت و درۆ بکات. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: هەر کەسێ ڕق و کینەی خۆی بخواتەوە بەرامبەر بە کەسێک دەتوانێت تۆڵەی لێ بکاتەوە، واتە ئەتوانی جوابی دەیتەوە، ئەتوانی دەست بۆشێنی، ئەتوانی تۆڵەی لێ بکەیتەوە، بەڵام هیچ ناکەی. پاداشتەکەی تۆ چییە؟ لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەر خوای گەورە لەسەر سەری هەموو خەڵکی و بانگت دەکات، دەفەرمێ فڵان کەس تۆ لە دنیادا ڕقی خۆت بەرامبەر فڵان کەس خواردەوە، نە لێتدا، نە قسەت پێکرد، نە زوڵمت لێکرد، لە کاتێکە ئەتوانی. بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بۆ کەسێکە ئەمە بتوانێت جوابی داتەوە، بتوانێت وەڵامی بداتەوە، بتوانێت شتەکەی جواب داتەوە، ئەوە شمولی دەکات لە ڕۆژی قیامەتە. خوای گەورە دەفەرمی ئەمە هەمووی حۆریە، لەم ئافرەتانە بە دڵی خۆت هەڵی بژێرە. باشە کەسێک لە ئێمە تووڕە بێ بڵێن فڵان کەس ئەگەر ئەم ڕقەی خۆت بخۆیتەوە، هزار ئافرەتی جوانت بۆ دائەنین، بە دڵی خۆت دانەیە دوان دە هەڵبژێرە، ئەوەی کە خوا بۆتی حەڵال کردووە. تۆ ڕقەی خۆت ناخۆیتەوە لە بەرامبەری ئەوەی کە بڵێن ئەم هەموو ئافرەتە جوانەیە بۆ خۆت بە دڵی خۆت هەڵی بژێرە، کێتەوێ خۆت هەڵی بژێرە، بیکە خێزانی خۆت، بێگومان دەیخۆیتەوە ڕقی خۆت، ئەڵێ هەزار جار ڕقی خۆمەوە. دە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێ مادەم ڕق و کینەی خۆت خواردەوە بەرامبەر بە کەسێک و تووڕەبوونی خۆت خواردەوە، لە کاتێکا توانیت تۆڵیشی لێ بکەیتەوە و جوابیشی دەیتەوە، بە کەیفی خۆت حۆریەکان هەڵبژێرە و بیکە بە خێزانی خۆت، کێت بە دڵ هەڵی بژێرە. ئێگەر جوابی دێتەوە و بۆ کەس بۆشێن و شەق بۆشێن و جوێن بدەی، هیچ دەست ناکەی گوناح و تاوان نەبێت. ئەمەیان باشترە یا گوناح و تاوانەکە و بێغیرەتی نیە ئینسان جواب نەداتەوە. تۆ خۆت مەخە ئاستی ئەو جوێن نەدا، تۆش جوێن بدەی، ێ فەرقتان چییە؟ ئەو زڵمەکە تۆ زڵمەکەی فەرقتان چییە؟ ئەو قسەی ناخۆشە تۆش قسە ناخۆش بێ، فەرقتان چییە؟ ئەبێت تۆ لەو باشتر بی. حەدیثێک بۆ ئەهلی جومعە، حەدیثێکی زۆر خۆش. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا هاتووە بۆمان باز دەکات مزگێنی خۆشمان پێدا. عەبایی کوڕی ڕیفاعە ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ ئەبوو عەبس کە سەحابەیە، ئەبوو عەبس سەحابەیەکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، ئەفەرمێ ئەڕۆشتم بۆ مزگەوت، ئەبوو عەبسم توش بوو، من ئەڕۆشتم بۆ نوێژی جومعە، کەوتبوومە ڕێ بەرەو نوێژی جومعە.
عبایی کوڕی ڕیفاعە دەفەرمێ ئەبوو عەبسم توش بوو بە من گەیشت، منیش بۆ کێوە ڕۆشتم بۆ نوێژی جومعە، بۆ بچم نوێژی جومعە بکەم. دەفەرمێ ئەبوو عەبس کە سەحابەیە فەرمووی بیستم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گوێی خۆم بیستم، گوێم لێ بوو. فەرمووی من اغبرت قدماه في سبيل الله حرمه الله على النار. هەر کەسێک بڕات بۆ مزگەوت، بڕات بۆ جومعە و جەماعەتی شمولی دەکا، پێیەکانی تۆز بچێتە سەری، ئەو پێڵاوی کە لە پێتای تۆز بڕاتە سەری، بێگومان کاتی هەنگاوەنی تۆز ئەڕاتە سەری تا حەدێ، تۆزاوی دەبێ. هەر کەسێک لە پێناو خوادا بڕا بۆ مزگەوت بۆ جومعە و جەماعەت پێیەکانی پێڵاوەکانی تۆز بگرێ، خوای گەورە ئاگری جەهەنەمی لەسەر حرام دەکات. چەندێ مزگێنی خۆشە، خوا حرامی کردووە دەفەرمێ ئەی دۆزەخ نابێ فڵان کەس بسووتێنی چونکە لە پێناو مندا پێیەکان و پێڵاوەکانی تۆزاوی بوونە. کەواتە ئەم سەحابە دەفەرمی ئەو کەسێ بڕا بۆ مزگەوت بۆ جومعە پێیەکانی تۆزاوی بێ، پێڵاوەکانی تۆزاوی بێ، بڕا بۆ مزگەوت، خوای گەورە حرامی ئەکا لەسەر ئاگری دۆزەخ، واتە ئاگری دۆزەخ نایسووتێنێ على النار، واتە لەسەر ئاگری حرام دەکا بیسووتێنێ، کەواتە بۆی نییە چونکە خوای گەورە حرامی کرد کە نەیسووتێنێ نایسووتێنێ. کەواتە دڵخۆش بە کە دێی بۆ مزگەوت بۆ جومعە و جەماعەت، والله خوای گەورە ئینشاءالله ئەوەی کە خۆت ئەتەوێ پێتە بەخشێت لە بیری مەکە ئینشاءالله. لە حەدیثێکی صحیح ئەدەب مفرەدا هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بۆ کەسانی کە منداڵیانەیە کچیان هەیە، ڕوو دەکەمە ئەو کەسانە کە خاوەنی کچن، باوکە بەڕێزەکان، دایکە بەڕێزەکان، تۆ ئەو خوایە کە دروستمانی کردووە ڕجات کاتان لێ ئەەکەم لەبێت کوڕکچەکانە فەرق مەکەن. کوڕ پەرست مەبن، وەکو هەندێک کەس دەبینین بە تەمەنەکان یاخوا کوڕ نەمرێ، قەت ناڵێ کچ نەمرێ، یاخوا برات نەمرێ، ڕۆژێ ناڵێ خوشکن نەمرێ. ئەمانە بەڕاستی ئەمە دەرد و نەخۆشیێکی پیسە. ئەمە سیفەتی ئەو کەسانەیە کە خوا لە قورئاندا زەمیان دەکات کە بتپەرستەکان بوو، دڵیان بە کچ خۆش نەبوو، دڵیان بە کوڕ خۆش بوو. تۆش ئەو سیفەتت یانێ وە سیفەتی موسڵمان نییە، ئاگادار بە. مەڵێ با کچەکە نەڵێ باوکم براکەمی لە من خۆشترەوێ، لە بین کچ و کوڕەکانە فەرق مەکە، هەمویانە خۆش بێ، ڕێزیان بگرە. با ئەو نەڵێ کچی خۆشەوە وەڵا نەنکم حەزی بە من نییە چکە کچم، باپیرم حەزی بە من نییە، باوکم حەزی بە من نییە، دایکم حەزی بە من نییە. ئێ بۆ واکەن بۆ مناڵەکانی کوڕەکانتان نەسەر سەرتاندانی مناڵی کچەکانتان حسابی بۆ ناکەن. باشە کچەکە لە تۆ نییە، کچی تۆ نییە، جەرگی تۆ نییە. بۆ خاتری خوا ئەم عادەتە جەهالەت و نەزانی بانەوە ئێمان نەمێنێ. کچەکانمان دڵ مەشکێنن، ئەمانەتێکن لا ئێمە بەیانی دەڕۆن. کچتان خۆشەوێ، کوڕیشتان خۆش بوێ، یارمەتی کچەدەن، یارمەتی کوڕیش بدەن بە هەمان شێوە. ئاوا بن، نەک بیلعەکس بن بەس یارمەتی کوڕ دەن و کچتان بیر بچێ. کچەکان لە دوای کاتێ ئێوە ئەختیارە بن زۆربەتان پەکتانەکەی بەخوا کچەکان بەکەڵتان دێ. یعنی سبحان الله نەفەری وا دەزانم کوڕەکانی تووری قوڕاوی نایەن، حاشا لە ڕووی بەڕێستان، کچەکانیشی زۆر چاکن، هەر کوور پەرست. ێ پاشە بۆ وازم فکرە نایەنی، ئەمە فکرەی ئینسانی موسڵمان نییە، ئینسانی لە خوا بترسن فکری نییە. کەواتە ئاگاداری خۆت بە، بزانین ئەو کەسانی کە کچەکانیان بە جوانی بەخێو دەکەن پاداشتیان چییە، ئەوانیش حساب بۆ کچ ناکەن، ئەوە لەم حەدیسە مەحرومن. سەیریکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم، ئەم حەدیسە لە صحیح ئەدەب مفرەدا هاتووە، من كان له 3 بنات، هەر کەسێ سێ کچی هەبێ، سێ کچ، فصبر عليهن، صبر بگرێ لە سەریان، وأطعمهن، خواردنیان بداتێ، وسقاهن، وكساهن، خواردنەوەیان بداتێ، جلوبەرگی جوانیان بۆ بکڕێ، من جیدەتیهی کاتێک کە توانای هەیە چۆن بۆ کوڕەکەی سەرفەکە ئەو بۆ کچەکەشی سەرفیکە و یارمەتی بدا و لە بیری نەکا فەرقوسوو نەکا، کوڕەکەی بڕاتە خوێندنی شاز، کچەکەشی بۆ شوێنی خراپ. ئەمە بەڕاستی زۆر خراپە. باجەکەیشی ئەدەن بە قورسی، لە کاتی پیریا باجەکەی ئەدەن زیاتر. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە کۆمەڵی ڕیوایەتی ترا کە صحیحە فەرمووی ڕەحمیان پێ بکەن بە بەزەی و ڕەحمن بەرامبەر بە کچەکانیان، كن له حجابا من النار يوم القيامة، لە ڕۆژی قیامەتە بە خێوکردنی ئەو کچانە ئەبێتە پەردەیەک، بربەستێک لە نێوان تۆ ئاگری جەهەنمدا.
بەڵام 50 کوڕ بەخێوکەی لە ئاگری دۆزەخ ڕزگارە ناکە، چونکە حەدیث نەهاتۆ باسی کوڕکە بەخێوکردنی کوڕکە، کچ و خوشک بەس بڕسەی هەموو حەدیثەکان کرد. یەک حەدیثێک نهاتووە مناڵم کوڕ بەخێو مەکەن و بەسم ئەوە نییە، نەهاتووە حەدیثەیە فەرمێ ئەوەی کچ بەخێوکە خوشک بەخێوکە ئەڕاتە بەهەشتەوە، خوا لە جەهەنەم ڕزگاریەکات. بەڵام حەدیثێک نهاتووە ئەوەی کوڕ بەخێوکە پاداشتەکەی ئەوەیە. بۆچی لەبەرەوە خەڵک کوڕ بەخێوەکە کچەکە بەخێو ناکە، کچی داماو لای هەندێ باوک لای هەندێ دایک کچ داماو بووە، فەرق و سوویەکەن کوڕەکەیان لە پێشەوەیە لە هەموو کاتێکە، مناڵی کوڕ لە پێشەوەی مناڵی کچیش بۆ تەنەگەی زەبڵ. باشە بۆ واکەن کوڕەکەت ژنەکەی تەلاقەدا مناڵەکانی بەخێوکە، کچەکەت داماوە ژنەکەی لەگەڵ پیاوەکەی جیا بێتەوە تەلاق دراوە ئەو ئافرەتە داماوە تەواو بەخوا بێتەوە ماڵ بەس ناوی مناڵ بێنی. ئەی بۆ بە کوڕەکەت واناڵی لە خوا بترسن، لە خوا بترسن، فەرق و سوو مەکەن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لەبین مناڵەکانتانە عەدالەت بن، عەدالەت دادپەروەر بن، لەبین کوڕ و کچەکانە دادپەروەر بن. ئەو فەرقە زۆر خراپە، مناڵی کچ لەسەر سەر و سەر چاوم، مناڵی کوڕش لەسەر سەر و چاوم، چونکە هەردووکیان پاچێکن لە دڵ و جەرگی من. ئەوە مناڵی کچەکەمە پێویستی بەوەیە مناڵەکانی ببینێ، مەحرومی نەکە لە مناڵەکان، وەرە بۆ ماڵ بەس نابێ مناڵەکە خۆتا بێ، مناڵی خەڵکەوە. بۆچی مناڵی خەڵکە؟ لەبەرەوە مناڵی زاواکەیانە. ئەی باشە ئەمەکەش بۆ مناڵی خەڵک نێبش مناڵی بووکەکەتە، بووکت کچی خەڵکە، فەرقی چییە؟ فەرقی چییە؟ بۆ بیر ناکەنەوە؟ بۆ مناڵی کچ بێگانەیە مناڵی کوڕ بێگانە نییە، ئەو لە بووکەکەتە ئەمیش لە زاواکەیە، فەرقی چییە؟ هەردووکیان بێگانن. ئەگەر ئینسان بیر کات لە شتەکان ئەزانێت کە چەند هەڵە بووە هەڵدەین لەمە لە ئاگامە لە کچەکانمان بێت، دڵیان خۆشکەین، بە کەسێکیان بدەین کە پێیان خۆشە و پێی رازین، بە کەسێکیان مەدەن بە زۆر. الحەمدە ئەسەوە کەس بووە جاران نەماوە، بەڵام ئێستش هەیەڵێ ئیلا بێش و بە خزم بکەی، کاکە بەش و خزمی نەوێ و بە زۆر نابیان شتەیە. داواکەم لە خوای گەورە و میهرەبان ڕەحم و بەزەیمان پێ بەخشێ بەرامبەر بە کچەکانمان، بەرامبەر بە خوشکەکانمان، بەرامبەر بە خێزان و مناڵەکانمان. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بە، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە، خوای گیان شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ڕەبی خوای هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، خوای گیان لەسەر سونەتمان ژێنی بمامرێنی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.